سڵاوتان لەبێت ئازیزان، من پارێزەر متەنە چاوشلی خۆشحاڵم کە لە پرۆگرامی ڕێبەری یاسا لەگەڵتانم. سڵاوتان لەبێت ئازیزان، خۆشحاڵم کە لە تەوەری ئەمجارەی پرۆگرامی ڕێبەری یاسا لەگەڵتانم کەوا باس لە بابەتێکی زۆر گرنگ و هەستیار دەکەین، ئەویش بابەتی هاوسەرگیریە لەگەڵ ئوستازی بەڕێز ئوستاز عوسمان ساڵح تاها کایانی. سپاس کە لەگەڵمانی ئوستاز. بژی سپاس بۆ کاتبەخشینت. پێم خۆشە هەر لە سەرەتای دەستپێکردنی بە بەرنامەکەمان ئایا هاوسەرگیری لە ڕووی یاساییەوە چییە؟ ئەگەر بێت پێناسەیەکی هاوسەرگیری بکەین لە ڕووی یاساوە. زۆر سپاسان دەکەم. سپاس بۆ تۆ کاک موسەنای بەڕێز. زۆر سپاس ئوستاز. سپاس بۆ تەلەڤیزیۆنە کوشتام. ڕێز و سڵام هەیە بۆ بینەران و بیسەرانی بەڕێستان. سپاسان دەکەین بۆ دروستکردنی ئەو بەرنامانە و شێوە بەرنامانە کە گومانی تێدا نییە ئەو بەرنامانە سوودی گشتی هەیە و پێویستە هەموو خەڵک بیزانی سوودی بۆ گشتی هەیە. ئێمە سپاس بەڕێز دەکەین کەوا کات بەخشی بەخێر بە یەخۆ. زۆر سپاس. هاوسەرگیری یا گرێبەستی هاوسەرگیری بە پێی یاسای ژمارە 1970 ساڵ 1959 لە ماددە 3دا پێناسەی تەواوی گرێبەستی هاوسەرگیری کردو. هاوسەرگیری بریتە لەو گرێبەندەی یا ئەو گرێبەستەی کە لە نێوان ژن و پیاوێک یان کوڕ و کچێک دەبەسترێت بە ڕەزامەندی یا ڕەزامەندێکی ئارەزومەندانە. ئەم گرێبەستە دەبێت دوای ئەوەی کە ڕەزامەندی تێدا هەیە ئەو گرێبەستە هەموو ژن و پیاوەکە لە یەکتر حەڵال دەبن بەو غایەتێکەوە ئەم گرێبەستەی لەسەر ئەنجامداوە بۆ پێکهێنانی خانەوادە یا خێزانێکی ئاسوودە و خێزانێکی بەختیار و هەردوو لایەن پەیوەست دەبن بە حکومەکانی یا بەندەکانی ئەو گرێبەستە بۆ ئاسوودەی و بەختەوەری ئەم خێزانە. ئەمە دەقی پێناسەکەی ناسەندێکی هاوسەرگیریە لە ڕووی یاسایی لە ڕووی یاسی. دەستەکانت خۆش بیاخوا. ئوستاز ئەگەر کچێک و کوڕێک مەسەلەن چۆن یەکەم جار ڕێکارەکان دەست پێ بکەن بۆی بگەنە هاوسەرگیری لە ڕووی یاساییەوە، ڕێکارەکان چییە لە ڕووی یاساییەوە کە تەطبیقی بکەن؟ دوای ئەوەی کەوا ڕێکارەکانی گریمان تێدانی ئێمە وەکو باوە بۆ تەعورف بەڵناو خەڵک خوازبێنی دەکرێ و هەردوو لایەنی خێزانەکان ڕێک دەکەون کەوا ئەم کچە بدرێت بەو کوڕە ببن بە هاوسەری یەکتری. عادەت ئەوەیە دوای داخوازی زۆربەی جار عادەت وایە کە لە ماڵەوە مەلایەکی ئاینی هەڵدەسێت بە مارەکردنی ئەو کچە لە زاوایەکان لەو کوڕە. بەڵام مجرد مارەکردنی ئەو کچە لەو کوڕە ئەوە نابێتە کۆتایی بابەتە یاساییەکان. پێویستە ئەو کوڕ و کچە ڕێکارە یاساییەکانیش ئەنجام بدەن. ڕێکارە یاساییەکانیشی ئەوەیە پێویستە بێن لە دادگا ئیستیمارەی تایبەتی هەیە کە پێوتێ ئیستیمارەی گرێبەست. ئەو ئیستیمارەیە یاخود ئەو بڵێن ئیستیمارە شکلە تایبەتیە کە هەیە لە دادگا پێویستە پێناسەکانی خۆیان بینن. هەر یەک لە کارتی نیشتیمانی کارتی پێناسە ئیتر زۆربیان کارتی نیشتیمانی ئێستا زۆربەی کەوا بۆتە کارتی نیشتیمانی. ئەگەر کارتی نیشتیمانی نەبوو چکە لە زۆر شوێن زۆر کەسی یان نەچووەیە وەڵامەکەی نەهاتەوە دەکرێت بە کەەوەی پێدەگوترێت نفوس ئەحوالی مەدەنی و لەگەڵ شەهادەی جنسی عێراقی ئەوانە بێنن و ڕەسمیش لەگەڵ خۆیان بێنن بۆ دادگا. کاتێک دەچن ئەو ئیستیمارەیە پڕ دەکەنەوە ئەو ئیستیمارە دەبرێتە ژووریش تایبەتی هەیە لە پێدەگوتێ قەڵەمی شەرعیە لە ناودادگا لەوێ بەڵێ لەوێش کە محقق عەدلی یاخود ئەو کەسێک کە ئەو شتە پڕ دەکاتەوە کەسێکی خەریجی قانونە و شارەزای تەواوی هەیە لە ئەنجامدانی ئەو گرێبەستە و پڕکردنەوەی ئەو ئیستیمارەیە. بەڵای ئەوەی کە ئیستیمارەکە پڕ دەکرێتەوە حتمما دەچین پێشانی دەخەنە بەردەستی دادوەری بەڕێز. دادوەری بەڕێزیش
شتێکی لەسەر دەنووسی کە ئیجراعاتەکان بکرێ. ئیجراعاتەکانی چییە؟ دوای ئەوەی کە ئیستیمارەکە پڕ دەکرێتەوە ناو و تەواوی معلوماتی هەردوو لایەنی لە کوڕەکە و لە کچەکە لەسەر دەنووسێت، ناو و موالیدیان و ئەو شتانەی و هەروەها تەواوی مارەیەکانی لەسەر دەنووسێت. مارەی خۆتان دەزانن دوای ئەوە مارە دەکرێت هەر کەسێک مارەی پێشچی هەیە مارەی پاشەشیشی هەیە ڕاستە بەڵێ. جگە لەوانە ئەوانە هەموو تەسبیت دەکرێت لە ئیستیمارەی زەواجەکە. لە هەمان کاتدا ناوی دوو شایەدەکە وەردەگیرێ لە سەر ئیستیمارەکە بۆ ئەوەی شاهدەکانیش دەبی موجودیان هەبی لە کاتی سەرەتا وجودیشان نەبی ئیشکالی نییە. بەڵام لە بۆ پێش دادوەر ئەو کاتە پێشدا ئەمە دوایە کە دوای ئەوە ڕێکارەکانتەوە ڕێکارەکانمان ئێستا ماوێتی مەسەلەن ئەو ئیستیمارەیە دەبرێتە لای مختاری گەڕێک ختمێکی لێ دەدرێت. لە هەمان کاتدا لە دادگا شوێنی تایبەت هەیە بڵێن کتابێکیان بۆ دەکرێت بۆ کوڕە و کچەکە دەنێدرێن بۆ لیژنەی پشکنینی نەخۆشیەکانی ئەو کچە پێویستە لیژنەی پشکنین راپۆرتێک پێشکەش بە دادگا بکە لەگەڵ گرێبەستەکە بۆ ئەوەی شایدی بدا کە ئەو کوڕە ئەو کچە شایانی یەکترن یا تەندروستیەوە شایانی تەندروستیەوە هیچ نەخۆشیەکیان نییە یا ئەگەر خوانە خواستان نەخۆشیەکیان هەبێ ئەو نەخۆشیە بە زەواجکردن هیچ زەرەر و زیانێکی بۆ کۆمەلگا نییە. دوای ئەوەی ئەو پشکنینە وەڵامەکەی دەگەڕێتەوە بە دادگا لەگەڵ پشتگیری موختار و ئینجا لەوێدا دوو شاد ئامادە دەکرێت. گومانی تێدا نییە تەبعاً جگە لەوانە دەبێ وەلی ئەمری ئافرەتەکەش حازر بێ. وەلی ئەمر ئەو کەسێک کە سەرپەرشتیاری شەرعی ئافرەتەکەی. ئەمە ئەگەر ئەوەلی ئەمڕە ئەگەر هاتوو 18 ساڵی تاوا نەکرد بۆ ئەو کتە یاخود 18 ساڵی تاوا بکاتن بۆی هەیە مەسەلەن بەبێ وەلی ئەمڕاکە بچی ئەو دەکرێت بەبێ وەلی ئەمریشبی ئەگەر 18 تاوا کردبی بەڵام ئەگە 18 تاوا نەکردبێ پێویستی بە وجودی ئێستا ئەمڕی سیارەکان کە دێنە سەری ڕوونی دەکەینەوە. بەڵام پێویستە ڕەزامەندی وەلی ئەمری لەسەروی هەردوو لە کەوا ئەو ئافرەتەش شو دەکا بە کوڕە. دوایە ئەو راپۆرتە دێتەوە دادگا لە دادگا سجلی تایبەتی هەیە. لە سجلی تایبەتی ئەم ڕێکارانە پێویستە کەسەکان پارێزەرێکیان لەگەڵی بۆی ڕێکارەکان لەگەڵی بڕۆیە خود هەر کچ و کوڕەکە دەتوانن یەکەوسەر بەخۆیان ئەو ڕێکاران ئەنجام بدەن. ئوستاز وەڵا ئێستا وەکو باوە زۆربەی دێن هیچ پارێزەریان لەگەڵ نییە. بەڵام کاتە دەکرێت بەبێ وجودی پارێزەرێک ئەو ڕێکارانە بەڵێ ئێستا زۆربەی زۆری بەبێ وجودی و بەبێ ئامادەبوونی پارێزەر ئەنجام دەدرێت. بەڵام باشتر وایە پارێزەرێکی لەگەڕبێ تەبعاً دەزان و شارەزاترە چونکە بەڕاستی یعنی زۆر جار بەداخۆشتی وا ڕوویدا من بەخۆم بە چاوی خۆم دیومە لە ناو دادگایەکان لەسەر مارەی پاشەچێکەکەی یا پێشەچێکەکەی زۆر جار بەداخەوە هەندێک لە ئافرەتەکان ئەو لە بینی بڵێن هەردوو عایلە ڕێک دەکەون کە مارەی پێشەچی چەندە بەڵام مەبلەغێکەدا بڵێ مەسەلە 20 مسقال زێرە 25 مسقال زێرە مارەی پاشەچێکەکەی عادەتەن 19 مسقال زێرە ئەوانە هەمووی تەسبیت دەکرێت و پێشتر لە ماڵەوە ڕێک کەوتونە لەسەر مەسەلە 25 مسقال زێر پێشەچەکەی پاشەچێکەکەی بەڵام زۆر جار دێ لە ناو دادگا نەوعان ما کێشەیەک دروست دەبی هەندێکیان هەمویان نا بەڵێ لەسەر ئەوەی کەوا کچەکە دەڵێ چی تێدا گەرە تۆ بمە ڕازی بامارەی پاشەچێکە مەسەلەن 200 مسقال بێ یا 500 مسقال بەڵێ ئەوە لە ماڵەوە ڕێک کەوتن بەڵام لە ناو دادگا ئەو گۆڕانکاری بەسەڕێککردنەکەی بەسەردا بەڵێ اینجا ئایا دایکی کچەکە لە بنجێ دۆخینیان کەسێکە بە شێوەیە بەڵێ دەیە مۆزوعەکە ئالۆز بکە بۆیە ئەوەش تەبعاً گۆڕینی مارەیەکە دەبێتە مخالفی ئەو ڕێککەوتنی کەوا لە بینی هەردوو عایلە کراوە یا لە بینی کوڕە و کچەکە کراوە. بۆیە ئەگەر محامی لەگەر بێ محامێکە بەدیقەتترە و شارەزاتر چکە بم خۆم خزمی خۆم کەسانی خۆم هەبووە کە هاتوونە تەبعاً کەسی لەگەڵ نهاتۆ لەبەرەوەی من لەوێ بوومە و نزیکم ڕێککەوتونە کە ویستیان بنووسن
گوتیان مارەی پێشەچەکەی چەندە؟ من گوتومە کاکە ئەوە لەیان بپرسە و معلوماتەکەیان لێوە گرە و ڕێککەوتون خۆیان پێکاتون لەسەر ئەو بڕایە کە دیارکراوە بەڵێ کاتێک مۆزەفەکە منی ناسیەوە تاوان گوتیم ئەو خزممە یا مەسەلەکی نزیکی منە گوتی کاک فلان وەرە بزان مارەی ئەو کسە دەڵێ 500 پاشەچێکە 500 یعنی ئەو مۆزەفی کە لە ناو دادگای ئەکیدی کردیتەوە لەسەر ئەو تواگەر لێ لەبەرەوەی من لەگەڵ بم ئەو لەوانەیە یا بە سیفەتی محامی تێگەیشتۆ یا بە سیفەتەوەی کە کەسەکە نزیکی منە جا لێرە نقطەیەش کە دێتە پێش ینی زۆربەی گەنجەکان و زۆربەی کچەکانیش بەڵام کەس بە حکمی ئەوەی کە لەگەڵ داشی زیاتر کۆندا نزیکترە و ئاستە شارەزای ئەو بابەتانەیە و مارەی چی و پێشەکی چی و پاشەکی چیە بەڵام کوڕکەمتر شارەزایەکی ڕاستە زۆربەی کوڕەکان بە تایبەتی گەنجەکان لایەن پرسە مارەی پێشەکی و پاشەکی ئەسڵ نازانی مارەی چییە ئەسڵ نازانی پاشەکی چییە پێشەکی چییە ڕاستە یعنی قسەشی لە بۆ کراوە ئەو زۆر ئەو وردەکاریانە ئاگادار گرنگی بە بابەتە نەداوازێتر بەڵام کەس عادەتەن شارەزاترە ورترە لەو بابەتەی و مووسڕتریشە لەسەرەوە چکە مافەکی خۆیتی لەبەرەوە کوڕەکەم کە بانجی منیاکە گوتیان ئەو 500 میسقال داوا دەکات کچەکە گۆ ڕێکەتینە زاواەکەم بان کرد گوتم ڕێکەتینە لەسەر مارەی پاشەکەی چەندە دیوەڵە ئەسڵان هەنازم مارەی پاشێکی چێ دوای ئەوەی کەوا کوڕەکە گوتیەتی وەڵاهی ئەمە نازانم شارەزایم نییە لە مەسلەی مارەی پێشەکی و پاشەکی گوتومە کەواتە بڕۆنەوە کاکە لە ماڵێت ڕێکەون بنووسن لە بینی خۆتانە سبینێ بە نووسراوێک بهێنن بە نووسراوێک بهێنن هەتا ئەمن لێرە بۆتان تەسویر بکەم اینجا لە حالەتانەدا ئێمە قسەمان لەسەر ئەوەیە ئەگەر پارێزەر هەبی لەو شتانە بەڕاستی پارێزەر باشترە و زیاتر ئیتمان پێداوە کێشە لە دوا ڕۆژدا دروست نابی چونکە ئەو کێشە نووسینی نسبەی یا ڕێژەی مارەی لە 90 میسقالەوە بسێت بۆ 500 طبعاً ئەوە ناومێدی و بێسیقەیی دروست دەکا و لەوانەیە لە دوا ڕۆژدا کێشە لە بۆ ئەو خێزانە دروست دەستەکان خۆشی بە و پێدانی ئەوزانیاری ئێستاس لە ڕووی یاسایەوە چێ مافی ئەنجامدانی پرۆسی هاوسەرگیری هەیە ئەو کەسانەی کە چێنکەوە ئەو مافیان هەبی لە مادەی هەفتە لە یاسای باری کەسی لە بەرگەیەکدا باسی ئەو کراوە ئەوانە ئەو کەسانەی کەوا عاقڵ بن و بالغ بن عقل بنکەوە لە ڕووی عقلیەوە لە ڕووی عقلیەوە لە ڕووی نەخۆشیێکیان نەبی بەڵێ باڵغیش ئەوەیە کە 18 ساڵیان تەواو کرد بەڵێ هەر کەسێک ئەو دوو ئەوانەی هەبێ دەتوانی هاوسەرگیری بکە بەڵام ئەو تەنیا ئەو کەسانە نەبێتەوە بە پێی راپۆرتی پزیشکی هەیە کە لە ڕووی عقلی و دەرونیەوە تەواو نین ناتوانن هاوسەرگیری بکەن لە ڕووی یاساییەوە لە ڕووی یاسایی لە ئەوانە ئەگەرنا هەموو کەسێک بۆی هەیە بەڵام جگەلەوە هەمانە دەڵێ من أكمل السادسة عشرة من العمر ئەوەی 16 ساڵیشی تەواو کردبی دەتوانیت دادگا ڕێ پێ بدا کە هاوسەرگیری بکە ئەگەر 16یان تەواو کردبوو تەبعاً دەبێ وەلی ئەمریان لەگەڵ ئەوەی کە 18 ساڵیان تەواو نەکردبی ئەوانە اعتبار دەکرێتەوە بالغ نین واتە 18یان تەواو نەکردێ پێویستە وەلی ئەمریان لەگەڵ بێ بەڵام لە ڕووی عقلیەوە تەواون لە ڕووی عقلیەوەوانە لە ڕووی هەم لە ڕووی جەستەییشەوە لە ڕووی جەستەییشەوە تەواو بن چونکە خۆتان دەزان ڕووی جەستەییش شەرتێکە یەکە لە مەرجەکان چونکە ئیتر ئەوە خواوای دروست کردو هەیە تەمەنی 20 ساڵیشە بەڵام لە ڕووی جەستەیی لاواز و بەدەنێکی کورت و توانای زەواجی نیە ئەسڵەن بەڵام هەشە 16 ساڵە یان 15 ساڵە لە ڕووی جەستەییەوە وەکو کەسێکی بالغ و تەواو دیارە کە دادگا سەیر دەکات تەمەشا دەکات ئەو کەسە توانای ئەنجامدانی هاوسەرگیری هەیە دادگا ڕێ پێ دەدا پێویستە ئەو ئافرەتەی کەوا 16 ساڵە تەمەنی نەگەیشتە 18 ساڵ بێتە لای دادگا ڕێ پێ بدا کە زەواج بکات دادگاش کە دەبینی کەسەکە لە ڕووی عقلیە و سەلیمە و لە ڕووی جەستەییەوە دەتوانێت ئەوە زەواج بکە بەو کاتە ڕێ پێ دەدا بەڵام لەو حالەتەدا زۆر جار مەسەلەن وەلی ئەمرەکەی باوەکەی معارزێ شتەیە کە کچەکە لە 16 ساڵی زەواج بکە
قازی یا حاکم ئەو کاتە مۆڵەتێک دەداتە کەسەکەی وەلیەکەی یا باوکەکەی مۆڵەتێکی دەدە بڕۆ ئەو مۆڵەتم دای مەسەلەن هەفتش کە دەڕۆژیت کە بڕۆ فکر بکەوە ئەنجامدانی پرۆسە بکاتەوە ئینجا وەرنەوە کە هاتەوە دیسا دووبارە دەبینی کابرا ڕازی نییە ئەگەر دیتی ڕازی نییە باوکەکە وەلی ئەمریکا بەڵام ڕەزامەندی نەبوونەکەی لەسەر ئەساسەکی سەلیم و یاسایی نییە هەل لە خۆی وەڕازی نییە ئەو کاتە دادگا دەکرێت بەبێ ڕەزامەندی وەلی ئەمریکەش مارەی بکات ئەگەر ڕەزامەندیشی نەداتنەوەکاتە باش ئەگەر جەدوای نەبوو یعنی جەدیر نەبوو نەقدەکەی مەسەلەن لەسەر سیاساکرد سەرەن کابراایکی خراپە کەتە معارض دەربڕینەکەی سەبەبی مەشروعی نەبوو مەشروعی نەبوو سەبەبی مەشروعی نەبوو ئەو کاتە دادگا بۆی هەیە مارەی بکاو دادگا بە خۆی دەبیتە وەلی ئەمری ژنەکەی بەڵێ و مارەی دەکا و شەکەی جێبەجێ دەکات زۆر سپاس بۆ زانیارەکەت ئوستاز ئایا ئەنجامدانی هاوسەرگیری لە دەرەوەی دادگا تاوانە سن ئەو دوو کەسە کە هاوسەرگیری ئەنجام دەدەن نانوێت بێنە ناو دادگا پرۆسەکە ئەنجام بدەن هەر تەنها لە ڕووی شەرعەوە ئەنجامدانی پرۆسی ئەنجام دەدەن و داخلی ناو دادگای ناکەن ئەو دوو کەسە تاوانبارن بەڵێ ئەوە لە یاسای باری کەسێتی لە مادەی دابرگەسێ ئاماژەی پێکراوە دەڵێ هەر کەسێک لە دەرەوەی دادگا خۆیتان دەزانین ینی دادگا بۆ ئەوە دانراوە ئیشکارە یاساییەکان بەڕێوە بە ئیشوکاری یاسایی تەمان پرۆسەی هاوسەرگیری لە پرۆسەی هاوسەرگیری پیرۆستتر و میهمتر و یاساییتر نییە بەڵێ ئایا پرۆسەی هاوسەرگیری کە ئەنجام دەدرێت پێویستە بێ لە بەردەم دادگا و دادوەردا ئەنجام بدرێت دادگا ڕێگای پێ بدا دادگا ڕێگای پێ بدە کە ئەو هاوسەرگیری بکرێت بەڵام لە کاتێک کەسێک ئەو هاوسەرگیری دەکات لە دەرەوەی دادگا و نایە لە دادگا ئەو بکە ئەو کاتە سکاڵای لێ بکرێت تەبعاً بۆی بە کەتن حساب دەکرێت و عقوبەش دەدرێت عقوبەکەی لە 1 ملیۆن کەمتر نییە و لە 3 ملیۆنیش زیاتر نییە ئەوە بۆ کەسێک کە هاوسەرگیری لە دەرەوەی دادگا ئەنجامدا بۆ یەکەم جار خۆ ئەگەر کەسەکە ژنی هەبی سی هاوسەرگیری دووەم ئەنجام بدا بەڵێ بەبێ ئەوەی لە دادگا ئەنجامی بدا بەبێ ئەوەی دادوەر و دادگا ڕێ پێدابی هاتبیتە بەردەم دادگا ئەو کەسە عقوبەکەی حەبسە لە 3 ساڵ کەمتر نییە و لە 5 ساڵی زیاتر کاتەم شەدەتر دەبیت شەدەتر دەبێت بەڵێ ئوستاز ئەگەر هاتوو کەسێک بەڵێن بە کەسێک بدات بۆ ئەنجامدانی پرۆسەی زەواج بەڵام دواتر ئەو کەسە ئەوەی کە بەڵێنی بە کەسێکی ترداوە هاوسەرگیری لەگەڵ ئەو کەسە نەکرد ئایا لە ڕووی یاساییەوە سزا دەدرێت کەسێک بەڵێن بە کەسێک بدات بۆ ئەنجامدانی پرۆسەی زەواجی دواتر ئەو لەسەر ئەو بەڵێنی خۆی ڕانەوەستی بە هەمان شێوە دادگا یاسای باری کەسی ژمارە 1970 ساڵی 1950 بە هەمان شێوە لە مادە 3 بڕگە 3 باسی ئەوەی کردووە دەڵێ الوعد بالزواج وقراءة الفاتحة والخطبة لا يعتبر زواجا يعني تو وعدت بێ کەسێک دا یا خطوبەش لەگەڵ کرد بەڵێ خطوبەش کرد یا چون لە خطوبەکەیە لە وعدە پێدانەکەیە دووسێ کەسی لێ بوو کە چەند کەسە عادەت بە فاتحایەک دەخوێنن لە ڕاستە بەڵێ فاتحاشتان خوێن ئەوانە هیچی وا حساب ناکرێتەوە کابرا واجبیتی ئەو ژن ئەو ئافرەتی بین هیچ ئەوە بە زەواج حساب ناکرێ و لەسەریشینە لەوانێ بۆ هەیەکە پاش گەز بێتەوە لە بەڵێنەکەی کەواتەی یاسای سزایەکی بۆ ئەم جارایشی بۆ ئەو کەسەدانەوە پەشیمان دەبیتەوە تەنانەت ئەوەیە شتێکی ناشیرنە و حاڵەتی ئافرەتەکە بۆ ئافرەتەکە ناخۆشە و وەکو عرف و عادەتیش لەناو بڵێن لەناو کۆمەلگای ئێمەدا بەڕاستی ئەوە زۆر ناخۆشە لە بۆ عایلەکەی لە بۆ کچەکەی لە بۆ کەس و دەور و بەرەکەی دەستەکانت خۆش بێ ئوستاز ئایا سزای ئەو کەسە چییە کە هاوسەرگیری لە یەک زیاتر ئەنجام بدات بەڵام بەبێ ئاگادارکردنەوەی هاوسەری یەکەمی بەبێ ئەوەی هاوسەری یەکەمی ئاگدار بکاتەوە هەڵبسێت بە ئەنجامدانی پرۆسەی زەواجی دووەم سێیەم بە هەمان شێوە مادەسێ لە بەشی دووەم باسی ئەوەی دەکا دەڵێ نابێ کەسەکان لە یەک ژن زیاتر بین بەبێ ئیزنی دادگا بەبێ ئیزنی دادوەر و دادگا
کە ئەو مادەیە هەیە لە یاساباری کەسێتی کەواتە هەر کەسێک لە دەرەوەی دادگا وەکو پێشتر باسمان کرد دەرەوەی دادگا پرۆسەی هاوسەرگیری ئەنجامدا تووشی ئەو عقوبانەی دەبێت کە ئێستا باسمان کرد بەڵام ئەگەر بیەوێ هاوسەرگیری دووەم کە ئیلا دەبێت بێ لە دادگا داوا بکە دادگاش شەرت و شروتی خۆی هەیە یاخود بەرگە و بابەتی خۆی هەیە شەرتەکانی دادگا چێ یەکەم دەبێت بە ئیزنی حاکم بێ واتە دادوەر قازی ئەویش لە چەند حالەتێک هەیە دەتوانی موافقەی بداتێ یاخود ڕێگای پێ بداتەوە ژنی دووەم بینی ئەگەر ژنەکەی تووشی نەخۆشیەکی هەمیشەیی بووبی چارەسەری نەبی ئەو ئافرەتە نەتوانی سەرجەیی لەگەل پیاوەکەی بکە لەو کاتێ ئەوەش لە خۆڕان نابێت دەبێت بە پێی راپۆرتی پزیشکی بێ و پزیشکەکە پشتڕاستی کرد بێت یان ژنەکە عقمی هەبێ واتە منداڵی نەبێ بە هەمان شێوە ئەویش نابێکەوە هەر لە خۆیەوە کابرا هەڵسێت بە ئەنجامدانی پرۆسی زەواجی لە خۆیەوە بڵێ ژنەکە منداڵی نابێت دادگا بەو شێوەیە لێی وەرناگرێت حالەی راپۆرتی پزیشکی پێبێ لیژنەی پزیشکی دەکا و دەبێت بە راپۆرتی پزیشکی بەسەلمێنرێکە ئەو ئافرەتە منداڵی نابێت چکە زۆرجار منداڵ نەبوون تەنها لە ژنەکە نییە لەوانێ زۆرجار لە پیاوەکەیە یعنی هەردووچیان معارەزن لە بۆ ئەو نەخۆشیێکە لە ئافرەتەکە هەیە لەوانەیە لە پیاوەکەش هەبێ کەواتە دادگا پێویستی بە راپۆرتی پزیشکیە بۆ ئەوەی یەکلا بکرێتەوە بابەتە پاشان ئەوەی کەوا ئیزن دەدا حاکم بینی پێویستە ئیمکانیەتی مالی هەبێ پیاوەکە ئەگەر ئەوانەی هەبوو مەسەلەن ژنەکەی نەخۆش بوو نەیتوانی بە پێ راپۆز سەرجەی بکا و لە هەمان کاتدا مناڵی نەدەبوو بە هەمان شێوە بە پێ راپۆرت ئەو کاتە دادگا بۆ هەیە ڕێگای بدا ئەویش بە شەرت کابرا بێت تەعاهودێک بدا لە پێش دادوەر کەوە عەدالەت و یەکسانی لە بینی هەردوو ژنەکان ڕەچاو دەکا هاوسەنگیان لە بینیەکەی پاشان کابرا ئیمکانیەتێکی مادی باشی هەبێ ئیمکانیەتی مادی باشی شەرەوە نیە کابرا بڵێ من هەمە دەبێت پێویستە مستەمسەکاتی ڕسمی مستەمسەکاتی معتەبەر قانونیەن پێشکەش بە دادگا بکە ئەو کاتە دادگا بۆی هەیە ڕێگای بدا و شەرتی ئەخێریشی ئەوەیە زۆر جار لە گرێبەستی هاوسەرگیریەکەش لێنە نووسرابێ ئەو پیاوە بۆی نییە ژنی دووەم بەسەر بێ چونکە بۆ ئەگەر لە گرێبەستی هاوسەرگیریەکان نووسرا بوو ئەو پیاوە بۆی نییە ژنم بەسەربێنی ژنی دووەمم بەسەربێنی ئەو کاتە دادگا بە هیچ شێوەکڕی پێنێت ئوستاز هەر لەسەر بابەتە لە بەشێک لە شارەکانی دەوروبەری هەرێمی کوردستان بۆی کە لە دەروی هەرێمی کوردستانە پێویستی بە ئەنجامدانی هاوسەرگیری وا باوە لە ناو مجتەماعی خۆمان کە ئەنجامدانی ئەو پرۆسی زەواجە پێویستی بە ڕەزامەندی ئافرەتەکە ناکات تەنها دەتوانن مەسەلەن هاوسەرگیریەکە ئەنجام بدەن بەبێ ڕەزامەندی ئافرەتەکە وەربگیرێ دواتر ئەلێرە ئەو ئافرەتە چۆن مافەکەی خۆی دەستەبەر بکاتەوە بۆی کە پیاوەکەی لە دەرەوەی هەرێمی کوردستان هاوسەرگیری لەگەڵ کەسێکی تردا ئەنجام بدات کە ڕەزامەندی ویش وەرنەگیرەیە بەڵێ ئێمە لە شروتەکانی هێنانی ژنی دووەم ئەومان تقریبان بەسەردا ڕۆیشت پێویستە موافقەی ژنی یەکەمیش وەربگیرێ ئەگەر کابرا ژنی دووەم بینێ ئەوە لە پێش دادگا موافقەی وەربگیرێ بەڵام ئەگەر کابرا پرۆسەی هاوسەرگیری ئەنجامدا بوو لە دەرەوەی هەرێم بەڵێ لە دەرەوەی هەرێم ئەگەر نەفەرەکە چوبێ لە دادگا گرێبەستی شەرعی کرد بێ و لە پێش دادوەر ئەنجامی دابێ و ڕزایەتە هەموو شروط و ئەرکانەکانی گرێبەستی تێدا هەبێ و دادگا بڕیاری دابێکە و گرێبەستە تەواوە ئەو کاتە لێرە ئافرەتەکە هیچی بۆ ناکرێ ناتوانانی سکاڵای لە دژی دروست ئەنجام بدا و لە ڕووی یاساییەوە هیچ حەقێکی ناکرێت چونکە لەبەرچی لەبەرەوەی گرێبەستەکە گرێبەستێکی یاساییە و دادگا و دادوەر ئەنجامی داوە بەڵام ئەگەر لە پێش دادوەر نەبێ واتە گرێبەستەکەی لە دادگا نەبێ ئەو کاتە هەمان ئەوەی دێتە سەرێ ئەو عقوبەیە دێتە سەرێ عقوبەکە
بەڕاستی عقوبەکە ئەگەر ئات و ئافرەتەکە شکایەتی لێ کرد عقوبەی دەدەن لە 6 مانگ کەمتر نەبێ و لە ساڵێک حەبس 6 مانگ کە تا سزای دەدرێت بە حەبسکردنی ئەو پیاوە 6 مانگ کەمتر نەبێ و ساڵێک زیاتر نەبێ بەڵێ 10 میلیۆن دیناریش غەرامە نەک یەک لەوانە هەردووکی پێکەوە بەڵێ نەک بڵێ یان غەرامەکە یان حەبسەکە بەڵێ دەبێت لە 6 مانگ کەمتر نەبێ عقوبەکەی لە ساڵێک زیاتر نەبێ و 10 میلیۆن دینار کۆمەڵگەی کوردەواری خۆمان لە دێر زمانەوە شتێک باو بوو لە ناو لە پرۆسی هاوسەرگیری پێیان دەوت ژن بە ژنی ئایا ئێستا لە ڕووی یاساییەوە ئەو شتە ڕێگە پێدراوە و یاخود بەدڵخین هەبوو یان دەیانویست هاوسەرگیری ئەنجام بدەن بەرامبەر بە خوێن لە بەرامبەرەوەی کە قەرداری خوێن بووەنا ئەو کەسە ئایا یاسا چ وەڵامێکی پێ بۆ ئەو هەڵسو کەوتەی پرۆسی ئەنجامدانی زەواج بەڵێ لە کاتی ئەنجامدانی پرۆسەی هاوسەرگیری گیرمان گومانی تێدانیەکەوە پێشەوە پرۆسەکە لە ڕووی یاساییەوە ئەنجام بدرێت پێویستە پێشی ئەنجامدان و هاتن بۆ دادگا گومانی تێدانی ئەوان دەچن خێزانەکان لەگەڵ یەکتردا دەنیشن و لەسەر مارەیەکان و لەسەر پرۆسەی هاوسەرگیریەکە پێگرێن کە چۆنە لەوێدا زۆر جار مارەیەکان دادەندرێت لە بۆ هاوسەرگیریەکە مارەی پێشێکی پاشەکی بەڵام یاسا منعی نەکردێ ئەگەر ئەوانە ژن بە ژنیش بکەن مەسەلەن کابرا خوشتی خۆی بە ژن دەدا دەچی کچێ ژن بە ژنی دەکات لەگەر یەکەشکە کە لایەنەکەیش کەش خوشتی خۆیان شتێک لەو بابەتە یعنی ژن بە ژنی لە یاسادا هاتووە دەکرێت ببی ئەگەر مخالفەی شەرعی یاسای تێدا نەبی یا ئەرکانەکانی شروتەکانی زەواجی تێدا هەبی مەحرەم نەبی یا ئەوانەی کە شروت و ئەرکانەکانی ڕێکارێکی یاساییە بەڵێ ڕێکارێکی یاساییە ئەو یاساییە لە یاسادا مانع نییە مانع نییە و ڕێشی پێداوە بەڵام مەسەلەی خوێن لە زیاتی خوێندان ئەوە لە یاسا من بەبەرچاوم نەکەوت و نشم بیستوە هەبێ بەڵام وەکو عادەت و عورف هەیە بۆ ئەویش زیاتر بۆ ئەوەیە کە کێشەیەک هەیە لە بینی دوو خێزان دوو عائیلە کێشێکی خوێنەیان هەر بابەتێکە ژن بە ژن دەدەنە یەکتر بۆ ئەوەی ئەو کێشەیە نەمینێ ئافرەتە کە دەتوانێت مافی خۆی وەربگرتەوە مەسەلەن ئەوەی کە ئەو شتەی لەسەر زەوت کراوە ئەو پرۆسی هاوسەرگیری لەسەر زەوت کراوە بەڵام ناشیوێ ئەو هاوسەرگیریە بکرێتن تەنها لەسەر زەختێک دەتوانێت ناڕزای دەبێ بەڕێ ئەو پرۆسی ئەنجام نەدا ئەگەر ڕەزامەندی تەواوی ئافرەتەکەی لەگەر نەبێ ئافرەتەکە بە هیچ شێوەکە ئەو هاوسەرگیریەوە ئەو گرێبەستێکی باتیلە یاخود ناقسە بڵێن ناقسە ئەگەر هاتو لە دەروی دادگا ئەنجام هەموو کاتێک ئافرەتەکە بۆ هەیە بچی سکالا بکە و داوای مافی خۆی بکاتەوە بەڵێ یاسا چۆن باسی لە زەواجی مسیار دەکات ئایا لە ڕووی یاساییەوە شتێکی ڕێگە پێدراوە زەواجی میسیار یا گرێبەستی ژنینانی میسیار ئەم مستەلاحە بەڕاستی لە کۆتاییانەدا زیاتر لە سوسیال میدیا و لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەوە باس کراوە بەڵام بەڕاستی ئەو شێوە زەواجە پێشتریش لە شەرع و لە ئیسلامدا هەبووە نەکەرە زۆرە جۆری تریش هەبووە بەڵام زەواجی میسیار ئەو زەواجەیە کە گرێبەستێکە دەکرێت لە نێوان ژن و پیاوێک یا کوڕ و کچێ تەواو ئەرکانەکانی زەواجی تێدایە لەوانە ئیجاب و قبوڵی تێدایە شاهد هەیە لەسەر بەڵێ زۆر جار مارەیش دادەندرێت بەڵام هەندێک شت هەیە ئافرەتەکە لە زەواجی میسیار وەکو زەواجی طبیعی ئەوەی کە ئاسایی ڕۆژانە دەکرێت ئەوە نییە ژنەکە لە هەندێک لە مافەکانی خۆی تەنازل دەکات وەکو مەسەلەن سەکەن یعنی نیشتە جێبوون لەگەر کابرای یان خۆتان دەزانن کە کابراک هەر کەسێک ژن دێنی پێویستە سەکەنی لە بۆ دابین بکە ماڵی شەرعی لە بۆ دابنێت کە پێی دەگوتری بیت شەرعی ماڵی شەرعی پێویستە ئەو کابرای بڵێن زاوا یا خوازیار پێویستە ماڵی شەرعی لە بۆ دابنێ و لە هەمان کاتدا نەفەقەشی بچێشی ئینجا ئەو ئافرەتە چ لە ماڵی بابی بی لە ڕۆژی مارەکردنیەوە هەتا چ لە ماڵی خۆی بی کە ماڵی شەرعی خۆیتی
یا لە ماڵی باوی بی هەتا نشی گواز بیتەوە پێویستە نەفەقەکەی بێ مادام ژنەکە لە ژێر عیسمەت و بە پێگرێ بەست لە مارە بڕی بڕ بەڵام لە زەواجی میسیاردا لەبەر ئەوەی ئافرەتەکە هەندێک مافەکانی خۆی بخۆی تەنازول لەکە دەڵێ من سەکەنم ناوێ نەفەقەم ناوێ لە مافانە خۆش دەبێت نامەوێت لەلام بمینێەوە بەڵێ ئەوە کە پێی گوترێ مەبیت مانەوەکی بەردەوامی ڕۆژانە یاخود مانگی جارێکیان ئەو خۆی بە پێ ڕێکەوتنی خۆیانە پێ ڕێکەوتنی خۆیانە بەڵام ئەوە شروتە سەرەکیەکانێکە کە ئافرەتەکە تەنازولی لێ دەکات بە ئێرادەی خۆی نەک بە زۆر طبعاً ئەوانش بە زۆر نییە هەردووچیان ڕێک دەکەون عادەتەن ئەو زەواجانە لە بینی ئەو کەسانە ڕوودەدا کە پێویستن زۆر پێویستەکە چۆنە مەسەلەن زۆر ئافرەت یا کەس گەورە کەسی پێ دەڵێن مایتەوە یا بڵێن تەمەنی گەورە بووە تەمەنێکی ڕۆیشتی هەز دەکات تۆزێک دواکەوتووە لە زەواج لە پرۆسی زەواج و هاوسەرگیری ئەو کاتە دێ بە زەواجی میسیار ڕازی دەبێ یان ئەو ئافرەتانەنا کەوا ئیمکانێتی مادیان باشە پێویستیان بە خانوو نییە پێویستیان بە نەفەقە نییە پێویستیان بە بەو شتانە نییە بەڵام وەکو پێویستیان بە سەرپەرشتیارەکە بە هاوسەرەکە کە وەکو هەم سەرپەرشتی ئەو عایلێ بکاتن بەڵێ زۆربەی ئەوانەی کە زەواجی میسیار دەکەن بەڕاستی یا گوتمان گەورە کچن یا ئەو بێوەژنانەکەوە لە تەمەنێکی زۆر گچکەدا تووشی بێوەژنایەتی دەبن ئایا بەهۆی مردنی پیاوەکەیان دەبی یا بە کارەساتێک یا بەهۆی کێشە و ناکۆچی لە پیاوەکانی جا دەبنەوە کە هێشتا تەمەنیان گەنجە پێویستیان بەوەیە بە هاوسەرگیری هەیە ئەوانە نەزیاتر هاوسەرگیری دەکەن یاسا ڕێگەی بەم جۆرە هاوسەرگیریەدا یاسادایتی مادەم شروتەکانی تێدا شروط و ئەرکانی گرێبەستی و هاوسەرگیری تێدایە یاسا ڕێگای پێداوە و ئەمەش لە ڕووی شەرعیەوە لە لای ئەهلی سونە و جەماعە کە باس دەکەن ئەمە دەڵێن شتێکی حەڵاڵە و ڕێگە پێدراوە لەوانە لەو کۆتاییدا یەک لە دوو زانە نوێیەکان ئەوای پێدەگوتێ شێخ باز کە لە سوعودیەوە هەر بە شێخ قەرەداوی کە ئەویش وەفاتی کرد خوافکە لەو ساڵانی ئەخێری ئەوانە پێیان وابوو ئەمە زەواجێکی سەحیحە بەڵام کەم و کورتی تێدایە بەڵام زۆربەی عالمەکانی کە دەڵێن زەواجێکی کۆکن لەسەرەوەی کە گرێبەست و هاوسەرگیریەکە هیچ عیبێکی تێدا نیە و وەکو دەستت خۆش پێ ئوستاز کۆتا پرسیارمان ئوستاز ئایا لە ڕووی یاساییەوە هاوسەرگیری لە ڕێی ئامێرەکانی پەیوەندیکردن کچەک یان کوڕەکە لە دەرەوەی وڵات بێتن لە ڕێی ئامێری پەیوەندیەوە بە ڤیددیۆ کۆڵ یاخود بە شتێک لە ڕێی پەیوەندیەوە هەڵدەستن بە ئەنجامدانی پرۆسی زەواج مارەیکردنەکە ئایا لە ڕووی یاساییەوە ئەو شتە ڕێگە پێدراوە یاخود سزای لە بۆدانراوە خۆی یاخود هەڵسوکەوتێکی یاساییە و ئەنجامدانی هاوسەرگیریەکە دروستە ئەمە بەڕاستی بەهۆی بەڵاوبوونەوەی هەروەکو گوتمان ئەو ئێستا مۆبایل و ئەنتەرنێت و ئیتی سکایپ و ئەو وەسایل لە سوشال میدیانەی کەوا ئێستا هەیە گرێبەستی سەحیح و تەواو ئەوەیە کەوا کە ژن و پیاوێک هاوسەرگیری دەکەن پێویستە لە مەجلیسێک بن پێ دەگوتێ اتحاد المەجلیس مەجلیسێک بن گوێیان لە دەنجی یەکتر بی ئیجاب و قبول هەبی گوێیان لە دەنجی یەکتر هەبی خەڵک لەوێ هەبی کە تێبگە کە ئەوە مەبەستی ئەوەیە ئەو پیاوە مەبەستی وێ و ئافرەتە لە خۆی مارە بکە هاوسەرگیری دەکرێت کەسەکە بەخۆی لە دادگا ئامادە بێ و دەشکرێ بە بریکارنامە دەکرێت بریکارنامە وەکیلی دەتوانێت لە جیاتی ئافرەتەکەی قبوڵی ئەو زەواجە بکە بە مەرجێک ئەو وەکالەتێکی تایبەتیبی ناوی کەسەکەی تیابی مارەیەکانی تێدابی شوێن و جێگا و ڕێگاکە هەموو زانیارانە تێدابی کە لە کەسەکە دەکرێت کابرا بڵێن وەکیل دەتوانێت قبول بکە کە ئەوە دەتوانێت کەواتە و لە نەسی قانونەکەی هەیە دەڵێت بە کتابەتەنیش دەتوانێت مثلەن
ئافرەتێک لێرە نیە دەتوانێت بە کتابەتەن بە نووسراوێک بڵێ بنێری سەلم باوشی دەکاتەوە چیت برای دەکاتەوە چیت دەڵێ من فلانی کچی فلانم ڕازیم بە مارەکردنم لە فلانی کچی کوڕی فلانی بە مارەی پێشەچی ئەوەندە مارەی دوای ئەوەندە ئەوە بە کتابەتەن دەکرێت یاسا ڕێ پێدراوە وە قیاسان بۆ ئەوە قیاسان بۆەوە گەر بێ ئەوە قیاس بکەیت چکە ئێمە یەک لە مەسادری قانون قیاسە دەکرێت ئەوە اعتیمادی لەسەر بکرێ و بە ئەنتەرنێت یا بە موبایل کەسەکە قسە بکە بڵێ من فلانم کارتەکەی پیشاندا و برا و بابی ئەوانە لەلای خۆی ئامادە کردووە دەڵێنەوە کەسەکەیە و دەکرێت و ئێمە لە دادگا لەو شێوەش هەمان بووە هەمان زەواجی بەو ڕێگەیە ئەنجام درراوە لە ناودادگا پێکردێ بەڵام هەندێک لە دادوەرە بەڕێزەکان ئەمە قبول ناکەن دەڵێ بابێتەوە ئەوجا بەخۆی حازر بێ اینجا پرۆسی کاتە لە ڕووی نەسی قانونیەوە یعنی هیچ بربەستێک نییە بۆ ئەنجامدانی پرۆسی زەواج لە ڕووی قانونیەوە شتێکی سەریح نییە بەڵام ئەگەر بێ و قیاس بکەیت تەمان ئێمە مفتینینە و ناتوانین بەڵام پێم وایە مادەم کتابەتەن دەکرێت ئەوەش ڕێگا پێدراو دەبێ ینی بکرێت بەڵام هەندێک لە دادوەرە بەڕێزەکان دەیکەن کام زۆر نسبەیەکی زۆر کەم دەیکرد بەڵام ئێستا کەمتر ئەوانە بەو شێوەیە هاوسێ پرۆسی هاوسەرگیری و گرێبەستی هاوسەرگیری ئەنجام دەدرێت زۆر سپاس بۆ کات بەخشینە سپاس بۆ زانیاریەکانت هەر ساغ و سەلامەت بی ئینشاڵڵا زۆر سپاس دەکەم سپاسی ئەو بەڕێزانەی پشتی کامیرەش دەکەم هیوادارم ماندومان نەکردبن هیوادارین بەرنامە ئێمە سپاسی بەڕێزت دەکەین سپاس بۆ کات بەخشینە ئەو چاپێکەکە بژیت سپاس خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی پڕگەی ئەم جارەمان کەوا تایبەت بوو بە پرۆسەی زەواج کەوا چۆن ڕێکارەکان پرۆسەی زەواج ئەنجام دەدرێت و هەروەها ئەو جۆرانەی کە لە باوە لە ناو کۆمەڵگەی خۆماندا جۆرەکانی لە ڕووی یاساییەوە ڕێگە پێدراون یاخود یاسا هیچ سوەرە سزایەکی بۆ داناوە تاوەکو ئەڵلقەیەکی تر بەخواتان دەسپێرم هەردەم بێکێشە بن